ئەم هەفتەیە بۆ بەریتانیا مێژوویە چونکە ئەو ئەرکە جێبەجێ دەکەین کە گەلی بەریتانیا لە 23 حوزەیرانی ساڵی 2016 بە ئێمەی سپاردووە. ئێمە بۆ ئەوە لێرە ئامادەبووین کە بە هاوڕێیانمان بڵین یەکێتی ئەوروپا بەجێ دەهێڵین نەک ئەوروپا. ئێمە مێژوویەکی هاوبەشمان هەیە، بنەمای هاوبەشمان هەیە. پابەندبوونمان بە دابینکردنی ئاسایش و پێشکەوتنی ناوچەکە بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە بەردەوامی دەبێت. ئەمڕۆ ئەو پرسە لەگەڵ هاوڕێیانم تاوتوێ دەکەین. جارێکی تر تەئکید دەکەینەوە دوای بەجێهێشتنی یەکێتی ئەوروپا ئێمە بە بەردەوامی هاوپەیمان و هاوبەش و هاوڕێیان دەبین. زۆر سوپاس بۆ ئێوە. بەریتانیا خۆی ئەوەی هەڵبژاردووە ببێتە دەوڵەتی سێم و لە یەکێتی گومرکی ئەوروپا بچێتە دەرەوە. ئەوەش مانای بەڕێکەوتنی بازرگانی نییە. بەریتانیا دوای خۆی چوارچێوەیەکی یاسایی و چاودێری هاوبەش بەجێ دەهێڵێت. پێویستە ڕێکەوتنی چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بەوردی جێبەجێ بکرێت. ئێمە زۆر بەوردی چاودێری دەکەین. بەڵام ئەوەی تا ئێستا لای ئێمە ڕوون نییە ئەوەیە کاتێک بەریتانیا بازاڕەکانی یەکێتی ئەوروپا بەجێ دەهێڵێت ئایا نمونەیەکی تایبەتی بەخۆی هەیە لە بوارەکانی ڕێخستن و کۆمەڵایەتیدا ئەو پرسیارش لە کاتی دانوستانەکاندا وەڵامی وەردەگرینەوە. بۆیە پێویستە لەسەر هاوڕێیانمان لە بەریتانیا پێداگیری لەسەر ڕکابەری بازاڕەکانمان نەکەن، بەڵکو دەبێت یارمەتیدەری ئێمە بن. Now it's time to implement it